ئەمەش نقل و چکرێتەکانە وەلو بەیانی ئینشاءڵڵا بەیانی دووشەمە بەیانی ئینشاءڵڵا بارێکی کەشمان بەڕێگاوەیە بەیانی ئینشاءڵڵا چکرێتەکان عەرزەکەی لەگەڵ شەربەتەکانە ئەویش هەمووی هەر لە کوردستانەوەیە بەخێر بێ بۆ کوردستان سوپەرمارکێت ئێمە بە بەنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە سەرجەم ئایتەم و ئەشیاکانی ناو دوکان داشکانێکی زۆرمان بۆ کرد ئینشاءڵڵا بەروبوومی جەژن ئەچین بابەتی جەژن و هەموو پێداویستەکانی جەژن بەردەستە بێ ئینشاءڵڵا لە خزمەتی هەموو سەرجەم مسلمان و خۆشەویستان و ئازیزانی ئەم شارە و هەموو شارەکانی تریشاین ئەمەش هەمووی بابەتی کوردەواریە ئەمەش شتی زۆری کوردستانە لە کوردستانە دارێکت خۆمان ڕاستەخۆ خۆمانیێنین هەموو پێداویستەکان هەموو ئەدەواتەکان دەستەکەوێت سپاس بەخوای گەورە لە ڕۆنی ئاڵتون ساوە کە ئێمە هەر بە نەفسی کۆمپانیای فرۆشین لە برنجی مەحموودەوە لە برنجی نەورۆسەوە لە برنجی ئەنجومەنەوە بەعام هەموو برنج و ڕۆنەکان و دۆشاوەکان هەمووی ئۆفەرە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئێمە وەکو کوردستان سۆپەرمارکێت سەرتاسەری مانگی ڕەمەزان ئۆفەرمان هەبوو ئۆفەری گۆشتی بەرخ و ماڵ ئێسەش هەروەها هەر ئۆفەرە لەم کاتەیە حالەن گۆشتی بەرخێکی زۆر جوانمان هەیە لەگەڵ گۆشتی جوێرەکەیە مریشکیش هەموو جۆرەکانی بەردەستە حالێن پۆڕی فرێشی لێە پۆڕێکی زۆر جوان جا هەر بە ڕێزێکیش حەزی لە قەل لە ڕۆژی دووشەمە قەلی فرێشمان بۆ هێت قەلێکی فرێش و جوان هەچ کەسێک حەزی لێ ئەتوانێت پەیوەندیمان پێ بکات و داوای بکات حالێن ئامادەکاریە بۆ جەژنی ڕەمەزان و ئەمڕۆ بەیانی ژەر ئۆفەرە لەم کاتەیە ئێمام ئۆفەرەمان داناوە بە بۆنەی مانگی ڕەمەزان و جەژنی پیرۆزەوە لە خزمەتی هەموو لایەکان و ڕێز و سڵامان بۆ تەواوی مسلمانانی جیهان ئەمجا سپاس بەخوا لە هەمووی خۆشترەوە کە ئێمە لەگەڵ مشتەریەکان هەمومان وەکو عایلەیەکمان لێ هاتوو لەگەڵ عایلەکان هەمومان تێکەڵایەن هاتوومان هەیە بەعام سپاس بەخوا هەمومان لێکردی ڕازی ئینجا حەمد و سەنا بەخوا ئەمە فەزلی خوایە هەر بە بۆنی ئەم دوکانەوە چەند کەسێکی سوودمەند بووە لە ئێمە کە سواز بەخوا نزیکی 24-25 نەفەر لەم دوکانە ئیشەکانەوانێ هەرێکیان زەختی دوو عایلە سێ عایلی لەسەر بێ ئەمەش فەزلی خوای گەورەی حەمد و سەنا بۆ خوای گەورە خوای گەورە بیا بە هەموو کەسێک و هەموو کەسێکی سوودمەند بێ ئینشاءڵڵا کاتی فەسڵی شووتی دەست پێەکە ئینشاءڵڵا ئەم شووتە شووتی مەراکۆیە شووتیە زۆر جوانە ئی کوردستان بۆمانیەت هەناری کوردستانیشمان بۆیە بەس باوەڕم پێ بکە ئی مەراکۆ شووتیەکان زۆر دەرەجەیەکە بڕواناکەم هیچ شوێنێک و مەراکۆ وابێت ڤاین تەماتێوش بەعامیوە و ترێ و هەموو پێداویستیەکان دەستەکەوێت مەجموعەیەکی لە ئیسپانیا مەجموعەیەک لە مەراکۆیە مەجموعەیەک لە تورکیاوەیەت شەربەتی مێوژە شەربەتێ زۆر خۆشی هەڵگوردە ئەمەژە شەربەتی کوردستانە شەربەتی مێوژە ئەمەشیان پرتەقاڵەکەیەتی هەنارەکەشیمان هەرەیە هەنارەکەی بەس فرێشە مێوژ و هەنارەکان فرێشە شەربەتی زۆر تایبەتی زۆر خۆشە من ناوم محەممەدە دە 4 ساڵە لە کوردستان سوپەرمارکێت بە معادلی نانەکەین هەر لە کوردستان سوپەرمارکێت هەموو شتێکمان بەردەستە نانە سەبوونە کولێرەیە کولێرە بەڕۆنە هەروەها بێتۆ سەبوونی بەربەڕیە نانی ڕۆتیە هەموو جۆرە نانەکانە هەموو قەومەکانیان بۆ لای ئێمە کوردە پاکستانیە فارسە هەموو قەومەکانە دانیشانی ئەمە بێمیگام لە گۆردی ڕۆتین B18 فۆر دەبڵێت بە خێراتی هەموو مشتریەک و هەموو کەسێک و لە هەموو قەوم و جیاوازەکانەکەی و لە خزمەتان نابین